لە بەشی سێمی بەرنامەکەمانە دەچینە ستۆدیۆکانمان لە پارێزگای هەڵەبجە زۆر بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا چالەکانی کۆمەڵی مەدەنیمان لەگەڵا بۆ قسە و باس و گفتەوەگرتن لەسەر پەراوێزخستن و هەروەها کەمی خزمەتگوزاریەکان لە پارێزگای هەڵەبجە بە شێوازێکی گشتی. مامۆستا تۆفیق سڵاوت لێ بێم کاتت باش هەگەر لەوە دەست پێ بکەین بەڕاستی پارێزگای هەڵەبجە پەراوێز خراوە و بە دیاریکراوی مەبەستان تەنها سنتەری شارەکە یاخود قەزا و ناحیەکان و گوندەکانیشی پەراوێز خراوە. منای خوای گەورە و میهرەبان سڵای خوا لە ئێوەی بەڕێز سوپاس بۆ ئەم دەرفەتە. پارێزگای هەڵەبجە پەراوێز خراوە، بەڵام گەر بڵێن کۆی هەرێمی کوردستان هەر شار و شارۆچکەیەک ئەبینی سەیرەکەی ئەوانیش مەعاناتیان زۆرە و هەمووی دەڵێ ئێمە پەراوێز خراوین. ڕاستە هەرێمی کوردستان هەر هەموو شار و شارۆچکەکانی بە تایبەتی دەڤەری زۆنی سەوز بە تەواوەتی پەراوێز خراوە. لەناو ئەوانە پشکی شێر بەری پارێزگای هەڵەبجە کەوتووە. بەڵێ پارێزگای هەڵەبجە تەنها مەرکەزی شار پەراوێز نەخراوە، بەڵکو و قەزا و ناحێ و گوندەکانیشی پەراوێز خراوە. سیر دەکەیت زۆر پرۆژە بەحساب دوای ئەوەی کە هەوڵێکی زۆریان بۆ ئەدەی ماوەی چەند ساڵێک بە دوواداچوون دەکەیت بۆ ئەوەی تا پرۆژەیەکت بۆ جێبەجێ بکەن ئایا پرۆژەکە گەشتیاری بێ یان کشتتوکاڵی بێ یان ڕێگەوبان بێت، دوایەکە دێتە سەر ئەوەی کەواڵە بوجە نییە و کولفە بۆ کۆمپانیاکان سەرف ناکرێت. بۆیە زۆرێک لە کۆمپانیاکان بەڕاستی مایەپوچ بوون و دەستیان لە کارەکانیان هەڵگرتووە بەهۆی ئەوەی کەوا سویلە یان پارە لە بانقەکاندا نییە. بەڵێ پارێزگای هەڵەبجە و بە قەزا و ناحێ و گوندەکانیەوە بە تەواوەتی فەرامۆش کراوە. ئیت نازانم باسی چی بکەم، فەرموو بۆ پرسیارەکە. مامۆستا تۆفیق زۆر جار باس لەوە دەکرێت لە بەشێک لە پارێزگاکان پارەیەکی زۆر سەرف دەکرێت بۆ نۆژانکردنەوەی ڕێگاوبانەکان یاخود کۆمەڵێک بینای گەورە و خزمەتگوزاری لە پرۆژەی نیشتەجێبوون لە دامەزراوەکانی حکوومەت بۆی لاخیری. زۆر جار دەبینی لە پارێزگای هەڵەبجە تەنانەت بەشێکی زۆریش لە بینا حکوومیەکان لەلایەن خێرەمەن و خێرخواز و تەنانەت خودی بینای سەرپەرشتیار و پارێزگاری هەڵەبجەی شەیدیش. بەڕاستی ئەمە بۆ ینی بۆچی بابەتەکە چییە بۆ ئام ئاوایە؟ بەڵێ پرسیارەکەت بەجێیە، بابەتەکە دیارە. یەکەمیان هۆی نەبوونی دڵسۆزی لە ئاستی باڵا چی دەسەڵات چی حکومت ئەمە شۆڕ دەبێتەوە تا دەگاتە خوارەوە و نەبوونی ماستەر پلانێک بۆ هەرێمەکە بۆ کوردستانەکە بۆ شارەکان بۆ قەزا و ناحیەکان کە بزانن چی پێویستە بۆ ئەم شارە بۆ ئەم ناوچەیە و نەبوونی کەسی پسپۆر لە بوارەکاندا کەسی شیاو لە شوێنی خۆیدا داناندێت. ماستەر پلانمان نییە، ینی وەزارەتی پلاندانانمان وەکو پێویست ئیشی خۆی ناکات. هۆکانی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خەڵکانێک لە دەسەڵاتە هەن ئەوەندەی چاویان لە پێگەیاندنی خۆیان و دەوروبەرەکانیانە چاویان لە میلەت و وڵاتەکە نییە. ئەگەر نادەزانن ئەمڕۆ میلەت بەچی بەدەست هەزارەها کێشەوەی گیری خواردووە، کێشەی ئاوە، کێشەی کارەبایە، کێشەی بەنزینە، کێشەی کشتتوکاڵە، کێشەی پەروەردەیە، یعنی لا ناکەنە لەمانە. هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوانە دڵسۆز نین و ئامادە نین لە پێناوی میلەتەکە خەبات بکەن، ئامادە نین کە دڵسۆزی بەکار بێنن، بەڵکو تەنها بۆ کۆمپانیەکانی خۆیان جا حیزب لە ناو حیزبیشە کەسەکان لە ناو کەسەکانیشا چەند کەسێکی دیاری کراو لە کوردستانە کە هەموو سەرۆت و سامانی ئەم وڵاتیان بۆ خۆی قۆڕەق کردووە. ئەگەر نا ئێمە چیمان داوە لە بینای بەرزبەرز لەو هەموو گەشتیارە کاتێک کە ئارزێکی زۆر بە دەیان دۆنم ئەدەن بە کابراایکی سەرمایه‌دار کە ئەویش هەر لە خۆیان و نزیکە کە شەریکن لەگەڵیدا، دوایەکە بە پارە ئەفرۆشێتەوە بە خەڵکی هەژار بە پارەیەکی زۆر. یعنی ئەمە لە پێناوی چیە؟ یعنی ئەمە چی خزمەتی ئەکا بە میلەتەکە؟ بەڕاستی هیچ خزمەتێک ناکا بە میلەتەکە. ئەوانەشی کە دەیکردنەوە هەموو سەرمایه‌دارەکانن، ئەنا خەڵکێکی هەژار بە کرێکاری یا بە موچەیەکی کەمی نیوە موچە چۆن ئەتوانێت ئەو سەکەنیانە بکرێتەوە؟ بەڵێ ئەمانە نەهۆی نەبوونی دڵسۆزی، نەبوونی ماسەر پلان
بەڵێ خەڵکێکی زۆر ئێستاکە خێرخواز هەیە ئەگەر بهات بە ئەم خێرخوازانە نەبن لە هەرێما لە حکوومەتە بەڕاستی ئێستا بە تەواوەتی ئەم کوردستانە دەبوو بە کەلاوە بە تایبەتی ئەم پارێزگای ئێمە کە ئێمە لێراوە زۆر سوپاسی کاک ئاسۆ و هەموو ئەو خێرخوازانە دەکەین کە هەریەکە و بە پێی توانای خۆیان دەستیان لە ئاوادانکردنەوەی ئەم پارێزگا و سنوورەکەدا هەیە. بەڵێ بەڕاستی گەر ئەوانە نەبێت ئێستا شاری هەڵەبجە و قەزا و ناحەکانی دەبنە کەلاوەیەک و هیچ ئاساوارێکی شارستانێتی و پێشکەوتنی پێوە دیار نیە. زۆر باش مامۆستا تۆفیق. هەڵەبجە لە ئێستا پارێزگایە یەکەیەکی ئیداری بەرزترە لە جاران، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە هێشتا چاوی لە دەستی خێرخوازە ئەم سەرمایه‌دار پرۆژەیەکی بۆ بکا و سەرمایه‌دار پرۆژەیەکی بۆ بکا لە شوێنێکتر. ئایا ئەکرێ خەڵکی هەڵەبجە، گەنجی هەڵەبجە، دانیشتوانی هەڵەبجە هەر چاویان لە دەستی خێرخوازان بێ؟ ئێرۆڵی حکوومەت چییە؟ زۆر بەجێیە پرسیارەکە. بەڕاستی ئەمە گرفتەکەیە. یعنی خەڵکەکە ینی بەڕاستی لەبەر ئەوەی کەماران گازە بە تایبەتی خەڵکی هەڵەبجە هەر کاتێک هەڵ ئەسێت بە ناڕازیەک بە خۆپیشاندانێک 101 ناو ناتۆرەی ئەخەنە شوێن. ئەمە دەستی دەرەوەی، ئەمە دەستی داعشە، ئەمە دەستی نازان ئەنسارە. هەر جارە و بە بیانوویەک بە تایبەتی ئەم پارێزگای ئێمە فرامۆش کراوە. ئەگەر بە بیر بێینەوە لە ساڵەکانی 90ەکانە حکوومەت ساوایە، دوایەکە سەرەکەی وەڵا شەڕی ناوخۆیە، دوایەکە بە بیانووی ئەوەڵا شەڕی ئەنسارە، ئەوە نەما وەڵا شەڕی نازانم داعشە. ئێستا دوایەکە وەڵا ئەمە قەیرانی دارایە، اینجا وەڵا ئەمە کۆرۆنایە. یعنی 101 بیانوو ئەهێننەوە بۆ ئەوەی کەوا ئەم بەعام کوردستان بە تایبەتی پارێزگای ئێمە. جا بۆیە خەڵکەکە بەڕاستی ئەم دەسەڵاتە ئەوەندە ستەمکارە، ئەوەندە زاڵمە، یعنی خەڵکەکە هەر ناجوڵێتەوە بە تایبەتی ئەم پارێزگای ئێمە یەکسەر 100 ناو و ناتۆری ئەخەنە شوێن، بۆیە خەڵکەکە هەندێک جار سەرەکەی ئەسڵەمێتەوە لەم حاڵەتە. بەڵام هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هەواداری ئەم دوولایەنە دەسەڵاتدارە بەڕاستی هۆکاری سەرچین بۆ ئەوەی کەوا ئەم پارێزگایە ئاوادان نەبێتەوە. ناتوانن بەچووکترین هەڵوێست بنوێنن بەرامبەر بە حیزبەکانیان. حتا بۆ نمونە کاتێک کە ئەنجومەنی پارێزگا دوای هەوڵێکی زۆر و کۆشێکی زۆری لایەنەکان و بە تایبەتی ئێمە وەکو کاندیدانی ئەنجومەنی پارێزگا توانیمان کەوا لایەنەکان بگەینە قەناعەت و ڕێککەوتن لەسەر ئەنجومەنەکە و نادنی ناوەکانیان، دوایەکە کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خوازی ناو یەکێتی هەڵسان راپۆرتیان بەرز کردەوە بۆ سەرکردایەتی یەکێتی کەوتیان وەڵا کاک جەمیل هەورانی کە ئەو کاتە بەرپرسی مەڵبەند بوو لەگەڵ مامۆستا ئازاد کە پارێزگار بوو، ئەمانە شارەکان پارێزگەکان فرۆشتۆ بە پارتی ئەگەر بێت و ئێمە دەنگ نەهێنین ئەوە بەهۆی ئەمانە بوو. واتە ناڵێن هەموو ئەندامان و خەڵکانی دەسەڵات خراپن، دڵسۆز نین. بەڵام تیانە هەیە نەکەرەوەی بۆ حیزبی ناکە، بەڵکو بەس بۆ بەرزکردنەوەی خۆی ئەکا کە بڵێ من دڵسۆزم. بۆیە ئەمانە هۆکارن لەوەی کەوا هەم ڕێنادن بەوەی کەوا خەڵکۆ پیشاندان بکە، هەم بەوەی کەوا خۆیان هەڵوێستێکیان نییە. یعنی لەگەڵ ئەوە کەوا مەحرومبوونی خەڵکەکە بە گشتی بە تایبەتی خەڵکەکەی خۆیان ئەو هەموو پێشمەرگەیە کە ساڵانێکی زۆر خەباتیان کردووە، شۆڕشیان کردو، ئێستا لە هەموو کەس مەحرومترن. هێزی چەکدار کە بۆتە پاڵپشتێکی گەورەی ئەم دەسەڵاتە، ئێستا ئەوان لە هەموو کەس مەحرومترن. یعنی زۆرێکیان لەوانە هەیە، ئەوانیان نەبێت کە دەسەڵاتدارن پلەدارن نزیکن کەوا هەموو شتێک بۆ خۆیان قۆڕخەکەن. ئەنا خەڵکەکەی ئێوەی ئەوانیش نێداندا لە ناوم پارێزگایتا خەڵکێکە ئێستا بۆ منە پارێزگار قایم خان بەڕێوەبەرەتی گشتیەکان، یعنی حقەتەن هەڵوێستیان بووە. لەو ماوەی پێشوە مامۆستا ئازاد پارێزگاری هەڵەبجە هەڵوێستێکی نوان، یعنی بەڕاستی گلەی کرد، بەڵام لەسەرەوە ئازیان دایە و ئیشارەتی سووریان بۆڵ کرد کە جارێکی تر ئەم قسە دووبارە نەکەیتەوە لەسەر حکومەت قسە نەکەیت. ئەمانە گەربێت و خەڵکەکە بەعام بە تایبەتی بەرپرسەکانی ئیداری بە یەکەوە هەڵوێست بنێنن. من دڵنیاتان دەکەم کەوا دەوری ئەبێت، یعنی بە یەکەوە هەموو بەرپرسەکان کە لە حکومەتان بڵێن بابە ئەمەی کە ئەکرێ بەم پارێزگایە قابلی قوبوڵ نییە، بە یەکەوە بڵێن ئێمە دەست لە کار ئەکێشینەوە، ئەنا بە بەرپرسێک و دوان کار مەیسەر نابێت. ئەگەر ئەوان و بە تایبەتی لەگەڵ هەموو شارە پێکەوە هەستن و بڵێن ئێمە بەڕاستی چیتر ئەمە قوبوڵ ناکەین بە دڵنیاییەوە
ناتوانێت دەسەڵات بەم شێوە فرامۆشیکە بەڵام ئایا ئەمە ئەتوانێت بکرێت بەرەوەی ئیرادەیەک نییە کە خەڵکێک پۆستەکەی خۆی لەدەست بدات بڵێ زۆر جاریانە بیستین بۆ لەلایانی زانستی لە پارێزگای هەڵەبجە وەرگرین یعنی لەلایەن بەرپرسانی ئەو کەرتەوە باز لەوە دەکرێت کە ستافی ئەکادیمی نیە موچیان بۆ دابین ناکرێت بۆ نمونە دەرفەتیان نادرێتێ کاراسانیان بۆ ناکرێت وەکو هاوشێوەی زانکۆکانی تر پەیمانگەکانی تر حکوومەت بەدەمیانەوە نایە یان ماوەیەک لەمەوە پێش هەر هاوکارانمان بە دوواداچوونێکیان کرد کە یەکێک لە گرنگترین بابەتەکان لە پارێزگای هەڵەبجە شکانی ئامێرێکی تیشک بوو ینی لە کاتێکا بەڕێوەبەرایەتی تەندروستی بە هەموو شێوەیەک داوای کردو هاواری کردو کەس بەدەمیەوە ناچێ ینی دەیان بابەتی تر هەیە ئەمانە گرفتیان دووسکۆ لە پاڵ ئەمانەیە ئاماژەت بە خاڵێکی جوان کرد یەکدەنگی و لەلایەکی تریژ وەکو ئیزافەیەکی تر پرسیارێکی تر هەست ناکەی هەڵەبجە هەر بەڕاستی داخراوە یانی ئەگەر ئێستا پێیتە ناو هەڵەبجەوەیتی دەرناچیت کردنەوەی مەرزێک لە نێودوڵەتی لە هەڵەبجە تا چەندێک دەتوانێت بەشێکی زۆر لە گرفتەکان لە پارێزگای هەڵەبجە چارەسەر بکات. بەڵێ دەست خۆش سەرەتا لەوە وەکە هاوکار نییە بۆ زانستی لە هیچ بوارێکە نە لە بواری خوێندنی باڵا نە لە بواری پەروەردە نە لە بواری تەندروستیان نە لە بواری شارەوانیان لە هیچ هاوکاری نیە بە تایبەتی بوارە زانستیەکەی نە پێویست بە کەسانێکەکە پێویست بە سەرۆکی زانکۆ بە بەڕێوەبەرایەتیەکان کە ئەمانە هەڵوێستیان هەبێ ینی بەڕاستی معاناتی ئەم خەڵکە دەرببڕن بێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن بڵێن بابە ئەمە حاڵ نییە بەم شە پارێزگای ئەکەن یعنی لە پێناوی چییە بەم شێوەیە ئەم پارێزگایەتان پەراوێز خستووە یعنی هەڵوێستێکیان نییە بەڕاستی ئەم معاناتی خۆیان بگەێنە سەری خۆیان یعنی کە بڵێن بۆچی ئێمە بەجیا حسابمان بۆ ئەکرێت یعنی وەکو ئەوانی شارەکانی تر حسابمان بۆ ناکرێت چونکە وەکوتمان هەڵەبجە بڵێن شتی بۆ کراوە بەڵامێکی هەڵەبجە بنیاتی تەحتیمی سەفر بۆ یعنی هیچ شتێکی هیچ بینایەکی حکومی بەسەر پێوە نەماوە یعنی هیچ ئەو بینانێکی کە بوو کاتی خۆی ئێران ڕوخاندنی بینایی زەخمی تیا بوو بۆیە بڵێن شتی بۆ کراوە بەڵامێکی لە چاو ئەو ئێرانیەکەیە چونکە هەر ئەمەش کراوە بۆ شارەکانی تر هەر ئەمەش کراوە بۆ قەزاکانی تر بەڵام ئەم دەبوو زیاتر ئاوری لێ بدێتەوە ئەمە لە ڕووی زانستیەکەیەوە بڵێ وەکو ئەوەی کە ئەو دەستگای تیشکە کە بەڕاستی نانتوانێت چاکی بکەنەوە ئەمانە هەمی خەلەلن بەڕاستی هەموو کەور و کورتین و ئەگەیشگەڕێتەوە بۆ بەرپرسەکان بەڕاستی کە ئەمانە دەرببڕن ناڕزایی دەرببڕن بێنە سەر شاشە بابە چی پێویستەکات تۆ خۆت بلکێنی بە کورسیەکەتەوە بۆ هەر ئێمە ڕخنە لە سەرەوە بگرین بڕێن سەرۆ کورسی جۆڵ ناکاتە ئێوەش فەرموون ڕخنە ینی ناڕزایەکانی خۆتان لەگەڵ شەقامە بێنە دەر یعنی بێن لەگەڵ شەقامە خۆپیشاندانێکی هێمنانەی ئارامان بڵێن کاکە چیتر ئەمە قوبڵ ناکەن من زۆر جار داوام کردووە لە چارەکەوانەکان لە ڕێکخراوەکان وتم بابە با خۆپیشاندانی ئێمە جاکەینەوە لە شارەکانی تر ئێمە حسابمان جایە بەنسبەت خاڵی دووەمەوە بەڵێ زۆر داخراوە یعنی گەردی قەت بدەیت ئەو خەڵکە پسپۆر و شارەزایی چی لە پزیشکەکان چی لە ئەندازیارەکان چی لە یاسایەکان هەموو شارەکەیان جێشتوانی بەڕاستی گەری سا سەری پارێزگای سلێمانی بکەین ئەتوانم بڵێم یعنی ئەگەر نەڵێم یەک لەسەر یەک لەسەر سەدی خەڵکە کادیرە پێشکەوتوەکەی سەروەتدارەکانی هەم خەڵکە پێشکەوتوەکەی لە سلێمانی کارەکە یا هەر وڵاتی بەجێهێشتووە بەهۆی داخراوەکە تۆفیق نەبوونی مەرجێکی نێودەوڵ عەفوون بە ئەمە نەبوونی مەرجێکی نێودەوڵەتی زۆر گرنگە لە 2006 من ئاگادارم بەڕێز دکتۆر محەممەد خۆشناو کاتە وەزیری تەندروستی بوو هاتە قایمقامەت و هەموو لایەنەکان لەوێ کۆبوونەوە هەموو چارەکەوان وتی ئێستا سێ پرۆژەی زۆر گەورە دەرچووە بۆ هەڵبجە ئەنجومەنی وەزیران یەکیان ئەو مەتارێکی یاریگایەکی نێودەوڵەتی ئەوە بەو شێوە بچیتیان کردو دووەمە ئەو تەنگی سێن محەممەدە نەک تۆقوت لەگەڵ خەستەخانەیەکی گەورە لە ئەو شوێنی پارکەی کە لە گوڵانە هەیە دوای ئەمە 3 ساڵی تر هەر بودجەی بۆ دەرخان کراوە هەتا ئێستا چەندەها جار یعنی ئەمە بودجەی بۆ تەرخان ئەکرێت و بەڵام جێبەجێ ناکرێت کەسێکمان نییە لە ئاستی باڵادا بە شوێن ئەمە بچێت بزانێت بۆ ئەم بودجە سەر ناکرێت ئێستاش ئەوە لە بۆ 2 ساڵ دەچێت بڕیاری پردی توەقوت و پردی سازان دراوە نازانم یعنی بۆچی یعنی ناچێتە بواری جێبەجێکردنەوە من لە نزیکەوە زۆر جار
پرسیارم لە بەڕێزان کردو لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگار لە جێگری پارێزگار باش ئەمە لەسەر چی وەستاوە یعنی لەسەر ئەوەی کۆمپانیەکە نایەتە پێشەوە یا بودجێ بۆ سەر ناگەن بەڵام بەدڵنیایەوە کۆمپانیەکە نایەتە پێشەوە لەسەرەوەی دەزانێت ئێستا چەنەها پرۆژەی بچووک هەیە 200 میلیۆن و 400 میلیۆن و 500 میلیۆن ئەوە بۆ 2 ساڵە 3 ساڵە سەرەکەی وەستێنراوە بۆیە ئەویش ناوێرێت دەستباتە پرۆسێکەوە کە 30 میلیارد دیناری بۆ دەرچووە ئەمە گرفتەکان ینی بەڕاستی کەوا نەبوونی مەرزێک وای کردووە کە هەڵەبجەیە بە داخرایی بمێنێتەوە فەرموو پشتی بەڕێ مامۆستا تۆفیق دەست خۆش بێ بەڵام ئێمە زۆر کات ئەو گلەیە لە خەڵکی هەڵەبجە ئەبیستین سەبار بن بەرپرسەکانیش کە ئەڵێن بە ڕۆژا دێنە هەڵەبجە و ئیش و کاروبارەکانی خۆیان بەڕێیەکەن بۆ ئیسراحەتی شەو ئەچنەوە پارێزگاکانی تر و دەچنەوە سلێمانی ئایا بۆچی هەڵەبجە بۆتە ناوچەیەک کە خەڵک بەرپرسیارەتی و پلۆپۆستی تیا بەدەست بێنێ و هەروەها ڕابکە لە ناهەمواری ئەو بارودۆخە ناخۆشی کە خەڵکەکەی تایە ئەژی ئەم قسەی ڕاستە ئەم گلەیە ڕاستە گەر ڕاستە هۆکارەکەی چییە؟ زۆر ڕاستە زۆر ڕاستە چالەکەوانان پاوی پێرا تقریبەن ئەم ناڕزایان بەرز کردەوە هەتا ڕێگریان کرد لە ئەوانەی کە لە دەرەوە دیێن بۆ شارەکە بەبێ ناوهێنانیان دوایەکەم حاسەبەیش کران و دەرانە دادگایش و بەو شێوەیە ئەوە ئەکەوێتە سەر چیە بەڕاستی ئەو دوولایەن دەسەڵاتە بەتاڵم لایەنی یەکێتی نیشتمانی ئەندامەکانی ئەو حیزبە بەرپرسیاری یەکەمن لەمە بەرپرسیاری یەکەم لەمە هەر وەکو لە خۆیان بەرپرسەکان دادەندێت با بەرپرسێک بێت لە پارێزگاکە بێت یعنی لە قەزاکە بێت لە ناحێکا بێت بۆ یعنی خەڵکی تیانە یا ئەوانە با ماڵەکانیان بێنەوە یعنی بەڕاستی خۆ من تایسەکە زۆر گلەیم نەکردووە لەم حاڵەتە بەزێتمە مویموسە ئیشەکانی خۆیان بە جوانی بەڕایی بکەن بەڵامکی بەڕاستی ئەوە چەند ساڵێکە ئەو گلەیە هەر باقیە و بەردەوامە و خەڵک ئەیکات کە با لە شارەکە بن ئەگەر ئەزانن کەوا لێن پۆستوەرەکەن با ماڵەکان بێنەوە یاو شارەکە خۆ هەمیان خەڵکی هەڵەبجەن یعنی هیچ کامیان خەڵکی دەروێ هەڵەبجە نین نازانم بۆ سەرەکی زانکۆ ئەگەر نا هەمیان خەڵکی هەڵەبجەن با لەگەڵ معانات و ئەناسۆری یعنی خەڵکەکە بژین ئەو کاتە سەرەکە خەڵکەکەڵێ بەڕاستی ئەمانە زۆر باشە مامۆستا تۆفیق گلەی زۆری حکوومەتمان کرد لەو ناوچەیە دیارە کەم تەرخەمێکی زۆر هەیە بەڵام با بێنەوە سەر نەتیجەکانی انتخابات دەبینین پارێزگای هەڵەبجە بۆ قەزا و ناحیەکانی با بڵێن گوند و قەزا و سنتەری قەزاکەشەوە دەنگدەری هێزە ئیسلامیەکان لەوێ زۆرینەیە جا پرسیارە جەوەریەکە ئەمەیە کۆمەڵێک ئامار هەیە باس لەوە دەکەن بەکارهێنانی مادەی هۆشبەر بەکارهێنانی خواردنەوەی مەوادە کوحولیەکان لە نێو گەنجانی ئەو ناوچەیە زۆر بووە دەبینی کێشە و گرفتی شەڕ و شۆڕ هەیە ئێوەی بانگراوند ئیسلامی یاخود با بڵێن پەروەردەی مزگەوت دەستان ئەگیرێ ڕێگریتان لێکرێ بتوانن ئەو پەروەردە جوانەی کە جاران هەبوو کە ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەموو عێراق پارێزگای هەڵەبجە یەکەم بوو یان با بڵێن قەزای ئەو کاتی هەڵەبجە یەکەم بوو تەنانەت یەک بەکارهێنەری مادەی هۆشبەریشی تێدا نەبوو ئێستا و شارە بۆچی وای لێهاتووە توانم بڵێم ئەم دەنگۆیە بەم شێوە تەواو نییە لە ساسەد ئەمە وان نییە یعنی ئەویش وەکو هەموو دیعایەکانی تر کە ئەیکەن بۆمان ئەو ساڵە کە کۆنفرانسی شاراوانەکان بۆ ئاشتی جیهان کۆنفرانسەکان لە هەڵەبجە نەگرت بدیان بۆ سلێمانی دوای ئەوەی کە ڕاگەیاندکارەکان پرسیاریان کرد لەو لیژنەی کە سەرپەرشتی ئەوە ئەکا بۆچی ئەم کۆنفرانسە لە هەڵەبجە نەبەستاوتیان لەبەرەوەی هەڵەبجە باری ئەمنیەتی تەواو نییە حقەتەن کە من لێراوە زۆر سوپاسی کاک ئەمید ئەکرم ئەەکەم بەڕاستی هاتە سەرقەت کە بەڕێوەبەری ئاسایشی گشتی شارە زور وتی من ئەوانە دەمە دادگا لە هەڵسەنگاندنی شارەکاندا هەڵەبجە یەکەم شارە ئەو کاتە قەزای بوو کەوا ئەمنیەتی یعنی لە هەمویان باشترە حتا من لە نزیکەوە جارێکیان پرسیارم لە بەرپرسێکی ئەمنی کردوتم ئەی باشە ئەمە بۆ ئیعلان ناکەن وتی کاکە ئەوە بەڕاستی لەسەرەوە ڕێمان پێ نادەن ئەمە ئیعلانکەین ئەمن ئاسایشە ژن کوشتێکی هەرتیان نییە یعنی ئەو حاڵەتانە بەو شێوە نییە جایسا باسی ئەەکەم ئەوە چۆن بۆچی بڵاو ئەکرێتەوە لەبەر ئەوە وتی من ئەوانە دەمەک ئەی بۆ ناڵێن عیبمان لێتێت هۆڵێکی شایستە نییە لە شارەکەدا کە بتوانێت ئەو کۆنفرانسە لە خۆی بگرێت ئەوانە بەرپرسەکانی شار
بەرپرسیاری یەکە من ئەمە قسەی کاکە کەوا نەیانتوانی هەتا ئێستا هۆڵێکی شایستە لە ساڵی 92ەوە باز لەوەکە کە هۆڵێک حتا پارەیەک من ئاگادارم لە عێراقەوە ساڵی تقریبان 2006 بوو شتێک پارەیەک سەرفکرا بۆ هۆڵێکی گەورە خستیانە بانک خۆ ئیشانەوەکە شتێک گمشیش کرد یعنی ئەوە هۆکارەکە بوو کەوا سەرەکەین بۆ داپۆشینی عیبەکان شارەکان ناشرین نەکردەوە ئەیانوت کەوا ئەمنێتی نییە بەڵێ ئەکرەم هاتەجاوتی هەمیان ئەدەمە دادگا لەبەر ئەوە لە هەموو شارەکان ئەمنێتی پارێزراوتە ئەوە جا ئەمیش بەم حاڵەتە بەم شێوە نییە ئەویش ئەگەر ببێ هەر ئەندامانی ئەو دوو دەسەڵاتدارانن ئەوە بەکارێنن ئەنا ئەو خەڵکانی کە پابندن بە مزگەوتەوە بە پەروەردەی ئیسلامیەوە هەر پابندن و حتا ئەتوانم بڵێم بە عەمدەن برەو ئەدەن بەولانە ئەگەر ناوەکو پەنجەی دەست دیارن چێن ئەو تیجارەتە ئەکەن لە ئاستی باڵا ئەو تیجارەتە ئەکرێت هەموو خەڵکی هەڵەبجە بەلایانی دەسەڵاتدارەوە ئەزانێت کەوانە چێن ئەو تیجارەتە بە مادی بەهۆش بۆرەکەن و بە عەمدەن ئەو مادەیە هێننەوە ناو هەڵەبجە من لە نزیکەوە لازم بەرزان پرسیارم کرد وتم بە تایبەتی ئەو منتیقەی لای ئێمە حەز ئەەکەم ئەگەر کەسێک هەیە دەستی دزی هەیە یان خیانەتی هەیە یان لەو مادەم پێم بڵێ کاکە پێم بڵێ ئێمە الحەمدوللا سنوورەکەی خۆمانە قسەیەکمان تا حەدێک ئەڕات خەڵک گوێمان بۆ ئەگرێت لەخوا بەزیابێ لەبەر ئەوە بەو شێوە نییە کە ئەوە باسی لێو ئەکەن وەکو هەموو حاڵەتەکانی تر ئەیانوێ ناشرینی کەن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بەڵام دیاریشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا چالاکوان لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بۆ قسەکردن لەسەر کەمی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجەدا